ئەمڕۆ بەشی نەخۆشەوانی هەرێمی ڤێسترالیا تایلاند هێڵێکی نوێی تەلەفۆنی بۆ بڵاوکردنەوەی ڕێنمایی سەبارەت بە کۆرۆنا بە زمانەکانی کوردی و فارسی دەکاتەوە. ماریا مانگنوسۆن بەرپرسی بەشی تەندروستی هاووڵاتیان لە نەخۆشخانەکانی ڕۆژاوا دەڵێت زۆر کەس لە دانیشتوانی سوید زمانی بۆ نمونە کوردی و فارسی قسە دەکەن و زانیاری دروستیان پێناگات، بۆیە پێمان باشە ئەم خزمەتگوزاریەمان هەبێت. Och det finns ju många i Sverige som inte pratar svenska utan som pratar till exempel kurdiska och persiska. Så jag tycker det är jättebra att kunna erbjuda det. ناوبراو هەروەها دەیژڵێت دەستپێشخەری ئەم هێڵە تەلەفۆنیە فەرەیدون مورادی پزیشکێکی کوردە، بۆیە تەنیا بە زمانەکانی کوردی و فارسی کراوەیە. بیرۆکەکە لەوێ دەست پێ کرد کە بنکە تەندروستەکان و خەستەخانەکان لە سوید شێوازی وەرگیری نەخۆشەکانیان گۆڕی بۆ دیجیتال و لە ڕێگای تەلەفۆنەوە کە ئەمە بێ بە کۆسپ و تەگەرە لەبەر ئەو پیرانە کە زمانی سویدی نازانن و هەروە ناتوانن لە ڕێگای دیجیتالەوە لەگەڵ خەستەخانە و بنکە تەندروستەکان پەیوەندی بکەن. ماریا مانگنوسۆن جەخت لەسەرەوەش دەکاتەوە ئەگەر کەسی دیکەش ئامادەیی خۆی نیشاندات ئەوە دەتوانن خزمەتگوزاریەکە بە چەندین زمانی دیکەش بەرفراوان بکەن. Kolla om det finns någon som kan till exempel arabiska eller somaliska som kan göra detta, men om någon hör av sig så tycker jag det är jätteviktigt med de språken också förstås. جێی باسە ئەم هێڵی تەلەفۆنە لە سوید ڕۆژانی ئاسایی هەفتە لە نێوان کاتژمێر 5 ئێوارە تا 9 شەو کراوەیە بۆ بڵاوکردنەوەی زانیاری و ڕێنمایی دروست یاخود ئامۆژگاری سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنا. هەروەها وەڵامدانەوەی پەیوەندی ئەو هاوڵاتیانەی کە پرسیار و نیگەرانیان هەیە بەڵام زمانی سویدی نازانن. فەرەیدون مورادی بەلایەوە گرنگ بوو ئەم هێڵی تەلەفۆنە بە زمانی کوردی هەبێت، هەر بۆیە هەوڵی بۆ بەکارخستنیدا. بەهۆی پەتای کۆرۆناوە زۆر زانیاری نادرست لەسەر سۆشیال میدیا بەڵاو دەبێتەوە کە ئەمیش ئەبێ بەهۆی دڵڕاوەکی و نگرانی و لە نێوان بەتایبەت پیرەکان کە ناتوانن بە زمانی سویدی یان زمانەکانی تر جگە لە زمانی دایکیان زانیاری درست وەربگرن. لە کۆتاییدا گوێتان لە دەنگی فەرەیدون مورادی بوو کە ڕۆژانە وەکو پزیشک لە شاری یۆتۆبۆری کار دەکات. منیش نیشتمان ئیران دوست لە بەشی کوردی ڕادیۆی سوید.